ساڵی 2015 بوو ئێمە بیرمان لە دروستکردنی دەنگکۆڵەی پلاستیکی کردەوە و سەرەتا دەستمان پێکرد بە تەنها بە جیازێکی دروستکردنی دەنگکۆڵەی پلاستیکی لە دوایی یا با بڵێن ئەم دەنگکۆڵەیە ئەچۆ دەرەوەی وڵات با بڵێن ئێمە بەرهەمی ناخۆ بوو دەرەوەی وڵات استفادەی لێ کرد ئەو وەختە ئەچوو بۆ تورکیا و بۆ ئێران بەڵام ئێمە بیرمان لێ کردەوە ئەم وڵاتانەی دەرەوە کە بەکارهێنن ئەیکەن بە بۆری زەراعی ئێمەش هیچمان لەوان کەمتر نییە خۆشمان خاوەن تەجروبە و خاوەن فکرین بیرمان لێ کردەوە کە چۆن سەرەتا ئێمە خەتێکی بۆری بۆ دامەزرێنین و خەتی یەکەممان بۆ دامەزراند کردمان بە بۆری با بڵێن خەتی دووەممان بۆ دامەزران هی بۆری دووەمیشمان خستە ئیش سپاس بۆخوا ئێتر بیرمان لێ کردەوە با بڵێن ئەم دەنگکۆڵەی کە دروستی ئەەکەین بیکەین بە دوو خەتی دەنگکۆڵە ئێستا الحەمدولیلا دوو خەتی دەنگکۆڵە دروست ئەەکەین و هەم بیرمان لەوە کردەوە کە خەتێکی گەورەی بۆری تریش دامەزرێنین ئێستا سێ خەتی بۆریمان هەیە بە تیرەی جیاواز با بڵێن ئێمە خەتەکان لە 16 ملیم بۆ 200 ملیم دروست دەکەین و دەنگکۆڵەکانیش با بڵێن هەمووی بەرهەمی ناخۆی خۆمان دروستی ئەەکەین و بەرهەمی ناخۆی خۆشمان ئەکڕینەوە و ئەیکن بۆ بۆریە پلاستیکی کە لە بازاڕە هەیە و شتەکانیشمان بە بڵێن کوالیتیان زۆر بەرزە و شتێکی ڕێکە. ئێمە با بڵێن ئەم کارگەیەمان دامەزراندووە بە مەبەستی وەرگرتنەوەی ڕیسایکلینی ئەم سۆندە و پلاستیکانەیە ئێمە ساڵانە با بڵێن ئەم نایلۆن و پیسەی کە ئێمە ئێستا کۆیەکەینەوە ساڵان هەمووی لە منطقەی دەشتی شارە زۆر و پێنجوێن ئامانە بۆ ئەمە پێڕێن نەوارتێ بۆ شووتی و تەماتۆ ئەم شتانە بەکارێ ئایان سووتان یعنی خاکەکەی پیس ئەکرد بەڵام ئێستا سوپاس بۆخوا ئێمە وەریەگرین لە پێنجوێن و لە دەشتی شارە زۆر و لە سلێمانی و هەتا لە هەولێریشەوە بۆمانێ لە منطقەی گەرمیان و کەلار و کفریشەوە هەر بۆمانی ئێمە کۆیەکەینەوە بە مەبەستیەوەی کە ئێمە ڕیسایکلینمان هەیە دروستی ئەەکەین با بڵێن ئەەکەینەوە بە گرانۆڵ ئەم گرانۆڵە با بڵێن دەنگکۆڵەی پلاستیکی دەنگکۆڵەی پلاستیکی ئێمە جاریچکە بەکارینەوە ئەەکەین بە بۆری زەراعی بۆ هەموو قیاسەکانی لای ئێمە بەکارێت ئەمەش با بڵێن سوودی چەند سوودیشت خۆی هەیە یەکەم شێت لە ڕووی ژینگەیەوە ئەمە با بڵێن سوودێکی زۆرمان بە ژینگە گەیانوە لەبەرەی ئەم موادی پلاستیکە ناچێتە ژێر خاک خۆتان زۆر باشەزانن شارەزایان زیاتر با بڵێن باسی لەواکرێ موادی پلاستیک بۆ خاک زۆر پیسە ینی بە 100 ساڵ پاک نابێتەوە بەڵام ئێمە کە بیرمان لەوە کردێتەوە کە ئەم موادە پیسە ئەم نایلۆنە زەراعیە کە بۆ زەراعی بەکارێت و دوایی فڕێ ئێرێت و ئەسووتێنرێ ئێمە وەریەگرین لە فەلاحەکانی وەرەگرینەوە و چەند وەچیلێکشمان هەیە لە ئەکسەری شارەکانی مۆچیلمان هەیە کۆیەکەینەوە ئێمە ڕیسایکلینەکەین با بڵێن جیازی ڕیسایکلینەکان لە پشخۆمان و شەڵایی بینین کۆیەکەینەوە ئەەکەین بە دەنگکۆڵەی پلاستیک و دەنگکۆڵەکەش بەکارێت بە ئەم بۆریە زەراعینی کە ئێستا شەڵایی بینن لەگەڵەوەشە ئێمە وەکو ڕەزامەندی ژینگەی سلێمانیمان هەیە و چەند جارێکیش دەستخۆشیمان لێکراوە بە حکمەوەی کە ئێمە دۆستی ژینگەین ژینگە پاکەینەوە ئێتە لەگەڵەوەشە خۆتان باشتر ئەیبینن کە ئەمە شتێکی زۆر ئەم هۆڵی ژمارە 1 ئەم قاعەیە زۆر پیس و پۆخڵە لەبەرەوەی ئێمە سەرەتای وەرگرتنی نایلۆن و سۆندە و شتەکانمان ئەم هۆڵەیە لێرە با بڵێن کۆکرێتەوە و دوایی ئەچێتە بەشی ڕیسایکلین ئەوەی ئێمە وەرگین با بڵێن پۆلیئەتیلینە ئەمە زیاتر LDPE-یەکانە LDPE بە مەبەستی نایلۆنی نەرمێت ئێمە ئەمانە وەرەگرین و زائیدەن بێ لەم سۆندە و نایلۆنە زەراعیە ئێمە وەکو جلیکانەوە دەبێ ڕۆنیش کە مەبەستم ئێچەکانە ئەمانەش وەرەگرین ئەویش ڕیسایکلین ئەکرێت لای ئێمە و بە دوو قۆناغ ئەکرێتەوە بە دەنگکۆڵەی پلاستیکی دەنگکۆڵەی پلاستیکیش دوایی با بڵێن لەگەڵ چەند موادێکی ئۆرجیناڵ تێکەڵ ئەکرێت و ئەکرێت بە بۆری زراعی سەرەتا با بڵێن ئەمە ئاشێکە هەمانە مەوادەکان لێرە با بڵێن ئەکرێتەوە ئەم ئاشە 25 ملیم بۆ 30 ملیم ورد ئەکرێ ئەیشواتەوە وردیەکە بەم بەرینەیە ئەچێتەوە حەوزی ژمارەیەک لە حەوزی ژمارەیەک کە ئەشواتەوانەیە ئەچێتە سەر بەرینەی ژمارە 2
لە بەرینەی ژمارە دوو یەت سەر حەوزی ژمارە دووەمیان ئەم حەوزە جارێکی کە پاکتری ئەکاتەوانێ یعنی با بڵێ ئێمە ئاشەکەمان ئەگەر لە 130 پاچی کاتەوانێ ئەمە لە 100 پاچی ئەکاتەوانێ دوای ئەمە لە ڕێ ئەم بەرینەوەیتە ناو سەنتەرفیژەکە ئەم سەنتەرفیژەش با بڵێ ئیشی چییە؟ ئیشی وشکردنەوەیە وشی ئەکاتەوە ئەگەر نمێک و بۆنێکی مابێت یاخود لمێکی پێوە مابێت هیچی نایڵێت لە دوای سەنتەرفیژەکە لە ڕێ ئەم بۆریانەوە ئەچێتە ناو ژوورەکە ئەمە با بڵێ ئەم خەتی ڕیسایکلینە بۆ ئێڵەکانە با بڵێ بۆ نایلۆنی زراعی و سۆندە و ئەم شتانەی LDPەکانە لەگەڵەوەش ئەم با بڵێن بەشێکی تریشمان هەیە کەمە ئاشێکی ترە ئەمە ئێچەکە بەو ئاهاڕی ئێچەکان با بڵێن موادی ڕەخترە پێویستی بە شێوازی جۆراوجۆر هەیە ئەو ڕۆژانێکی ئێمە ئیش بە ڕیسایکلینی بەشی ئێڵەکان بکەین ئێچەکە ئەوە سێنین ئەو ڕۆژەی کە ئەم تەواو ئەبین با بڵێن ئێچەکان ئەهاڕی وەکو دەبەی ڕۆن و دەبەی زاهی و جلیکانەوە ئەم شتانە بەم خەتەی تر ئەهاڕین و هەموو ئێچە ناو ژوورەکە لەو ژوورە با بڵێن ئەکرێتەوە بە دەنگکۆڵی پلاستیک ئەمە لە دوای با بڵێن ڕیسایکلین و شۆردن و سەنتەرفیژ مەوادەکەمان کە پاک ئەکرێتەوە 100% پاک ئەکرێتەوە وشک ئەبێتەوە یێتە با بڵێن ئەم ژوورە لە دوای ئەم ژوورە لە ڕێی کۆمفایەرێکی کارەبایی یێتە سەر ئەم دەستگایە سەر ئەم جیازە ئەم جیازەش با بڵێن خۆی وتووە دووکەڵی نییە ئێمە دۆستی ژینگەین ئەم جیازە ئیکا بە دەنگکۆڵەی پلاستیکی دەنگکۆڵەی پلاستیکیش کە دەرەچێ ئەمە دوو جیازمان هەیە ئەم جیازەمان سەعاتی 500 کیلۆ دات ئەم جیازەشمان سەعاتی 150 کیلۆ دات ئەم جیازەمان زیاتر ئێمە ئێڵەکەی پێ بەکارێنین چکە با بڵێن نسبەتی ئێڵەکەمان زیاتر پێویستە ئەمە زیاتر LDPەکەی بێ بەکارێنین ئەم جیازەش کە 150 کیلۆمان داتێ ئێچەکەی پێ بەکارێنین لە دوایە هەردووشی تێکەڵەکرێ و کرێ ببۆنی ئەم دوو جیازەمان هەردووشیان با بڵێن ئەم پێداویستانە دەرەکە کە بۆ بۆریەکەمان بەکارێت ئەمە وتمان ئێڵەکە بەکارێنێت LDP ئەمەیان با بڵێن SDP بەکارێنێت نمونونەکانیشی با بڵێن ئەم دوو شێوازەیە کە لە دەستمایە ئەمە با بڵێن ئەمە LDPەکەیە ئەمەش SDPەکەیە ئەمانە با بڵێن لە دوای ئەم مەرحەلەیە کە کۆکرێت دەکرێتە ئەم فەردانە دەتێتە مەرحەلەی با بڵێن بۆ بۆریەکە بەکارێن ئێمە با بڵێن ئەمە دوو نوع بۆریمان هەیە ئەو بۆریە زراعی کە بەکارمانێت تەنها بۆ زراعی بەکارێت ئێمە با بڵێن ئەوەی کە بۆ ڕیسایکلین بێت ئێمە خۆمان خەتی ڕیسایکلینیشمان هەیە ئەوەی کە بەرهەمی ناخۆکانمان زیاتر بۆ زراعی بەکارهێنین با بڵێن سۆندی زراعیە ئەمە بۆ خواردنەوە نابێت تەنها بۆ زراعیێت ئێمە ئەگەر بۆمان بفرۆشتێت و ڕێگیری نەبێت لە بەردەممان ڕۆژانە 5 تەن بۆری ئینتاجەکەین ئێمە ئەم بەرهەمەی کە بەرهەمیێنین لە ناخۆمان بۆ سلێمانی و دەوروبەری و قەزا و ناحەکان و هەتاکۆن بۆ هەولێرەی نێرین بۆ گەرمیان و هەڵەبجەی نێرین بۆ کەنار و کفری دووس خۆرماتوی نێرین بۆ کەرکوو گەڕوات سپاس بۆ خەمی ئینتاجەکەمان زۆرە گومرگەکانی با بڵێن سلێمانی کەرکووک ئەم ئیتفاقی کە کرا بینی هەولێر و بەغاشتێکی زۆر باش من دەستخۆشیان لێکەم ئەتوانین بۆ لەم بۆ لە کاڵەکانمان بێرین بۆ خوارەوەی عێراق
من ئەتوانم وعدی ئەوە بدەم ئەگەر حکوومەت ڕێگیری بکات لە هێنانی سۆندەی زراعی لە مەرزەکانەوە من ئەتوانم سۆندەی زراعی بۆ هەموو سلێمانی و کوردستان دابین بکەین و هەر من بەتەنیانە چەند معمەلیش تریشێ لە سلێمانی لە هەولێر معمەل زۆرە بەڵام حکوومەت ئەگەر بێتەوە قەرارە دەرکە شتێکی زۆر باشە بۆی با بڵێن بۆ بەرهەمی ناخۆ ئێمە بەرهەم ناخۆیەکانمان من داوا ینی بە حەقەت من داوا هەموو خەڵکیەکەم بەرهەمی ناخۆی زۆر جوان و باشمان هەیە ینی خەڵک با فێر ببێت وڵاتەکەی خۆی خۆش بێت ینی ئێمە ئینتاجی بۆری ڕۆژانە 5 تەن بۆری ئینتاجەکەین 5 تەن بۆری وەرە حساب بکە زیاتر بای 6,000 دلارە ئەگەر لە معمەلی ناوخۆ لە معمەلیشی من بکڕێ بای 6,000 دلار و 6,000 دلارە ناچێتە دەرەوەی کوردستان ناخۆ پێداویستەکەی تری پێپەڕکرێتەوە. لە دوای با بڵێن مەرحەلەی دەنگکۆڵەی پلاستیکی مەوادەکانمان با بڵێن یەتی ئێرە لێرە لەناو با بڵێن ئەم خەزانە تێکەڵاو یەکەین ئێڵ و ئێچەکە تێکەڵاوەکەین لەگەڵ نسبەتێک موادی ئۆرجینال ئەگیرێتەوانە لە ڕێ ئەو مەکنەسەکان با بڵێن لە ڕێی ئەم گسکی کارەبایە کە ئەچێتە سەر دەستگاکە سەحبیەکە طبعاً ئەم بۆریانەی ئێمە ئەبێ بزانین بۆ چۆی دروست دەکەین منطقە ساردەکان شێوازی تێکەڵکردنەکەی فەرقی هەیە لەگەڵ منطقە گەرمەکان بۆ نمونە ئێستا بۆری دروستەکەین بۆ منطقەی گەرمیان کەلار و کفری دووسکولمات و بە حکمەوەی کە گەرمترە ئەبێ نسبەتی ڕقەکەی زیاتر بێ بەڵام بۆ منطقەی پێنجوین لەبەرەوەی ساردترە فەرقی هەیە ئەتر بۆ شێوازەی بڵێن بە ژێرەی تەڵەبی فەلاح ئەو منطقانە ئێمە لێرە ئەیگرینەوانەیە لە ڕێ ئەم تەشتەوە ئەگیرێتەوە و لە ڕێ ئەم گسکەکانەوە با بڵێن ئەچێتە ناو دەستگاکان وەختێک کە ئەچێتە ناو دەستگاکە لە ڕێ ئەم ئێکستۆدەرەکانەوە با بڵێن موادەکە ئەتوێنرێتەوە وتووە ئەتوێتەوانێ ئەچێتە مەرحەلەی با بڵێن ساردکەرە و هەڵاوسان ڤاکیۆمەکە قەبارەکەی خۆی دیاریەکە بۆ قەبارێکی خۆمان بمانەیە با بڵێن ئەو قاڵبەی کە لە سەرێکی لە دوای ڤاکیۆم ئەچێتە حەوزی ساردکەرەوە دوای حەوزی ساردکەرەوە ئەچێتە بەشی پرێنت کە با بڵێن مەتر و پیئێنەکەی و مواصفاتەکەی لەسەر ئەنووسرێ لە دوای ئەچێتە بەشی بڕینەکەش ئێمە دوو بەشمان هەیە شێوازی 6 مەتریمان هەیە کە ئەبڕدرێ هەم شێوازی لەفیشمان هەیە کە کۆیە کاتەوانێ و هەر سێ خەتەکەمان با بڵێن ئیشی خۆیانەکە بەڵام بە تیرەی جیاواز ئەم هۆڵەمان سێ خەتی بۆریمان هەیە خەتی یەکەمیان 16 بۆ 63 ملیمە کە بە شێوەی لەف بەکارێت بۆ بەیتەکان و بۆ موادی زەراعی 16 ملیم بۆ 63 ملیم خەتی دووەممان 16 ملیم لێە بۆ 90 ملیم 90 ملیم بەمەستمان 3 ئینجە ئەمیش هەر بۆ هەمان ئیش بەکارێت خەتی سێمان 63 ملیم بۆ 200 ملیمە ئەمیان زیاتر بۆ ئیشوکار و مەشروعی گەورە بەکارێت بۆ 6 مەتری بۆ مڕەشە بۆ مەشروعی ئاوی گەورە بەکارێت هەتاکو 200 ملیم ئیژەکات ئەتر با بڵێن ئەمە لە دوای پرێنتەکە ئەچتە مەرحەلەی چەکمە سەحبەکە ئێتر ئەمەش کە خۆتان ئەیبینن ئەمە خەت ئەمان خەتی شینی لێات ئەمە خەتی سوورە ئەویان گرفت نییە بە جۆری تەڵەبەکەی کە داوامان لێ ئەەکەن خەتەکانیان بۆ داێن لە ئێران زۆر سۆندەیەت بۆ ئەم وڵاتی ئێمە یعنی سۆندەیەکێت تۆزێ بێسەرۆبەرێکی پێوە دیارە گومرجی نییە و ئێرانش تۆزێک
وەکو دەستەیەکی هەیە دەستەی حیمایی معمەلەکانی خۆی بۆ ناوخۆی خۆی یارمەتیاندات بۆ موادیان بە کەمتر پێدات و قیمەتی کارەباکان هەرزانترە جا لەبەرەوەی ئێران زۆر ئەو سۆندانەیەتە وڵاتی ئێمە بە کەمتر ئەفرۆشتێت و نازانی چۆن دروستەکرێت بۆ من ئێمە سۆندە دروستەکەین بە زەمان دروستێکین ئێمە هەت کێشەی شێ ئێمەیەتەوە سەرمان بەڵام سۆندەیەک کابراچێ لە ئێرانەوە ئیهێنێت هیچ زەمانێکیشی نییە یعنی خراپیش بێت دوای لێرە فڕێرێت و ئەسووتێنرێت ئێمەی کڕینەوە. لێک بۆری لای ئێمە دلاری و 20 سنتە لە ئێران فعلەن لە دلار کەمتر ئەکەوێت بە حکمی کە گۆمەرگ نییە لە مەرزەکان کە گۆمەرگیش نەبوو تەنها کرێ سیارەکەیە ئەچن لەو دیۆ ئیهێن و بە هەرزانتر ئەفرۆشێت ئێمە گرفتەکەمان تەنها ئەوەیە هێنای شیشتر نییە لە ڕووی کوالیتیەوە ئێمە با بڵێن ئێمە مۆڵەتی کارگەکانی کەرتی تایبەتمان هەیە یعنی ئێمە سەردانمان ئەەکەن بۆریەکانمان کۆنتترۆلی جۆری سەیری ئەکات حەج گرفتێکمان هەبێ پێمان چارەسەرەکە مەفروزە چارەسەری بکەین بەڵام سۆندەکە لە ئێرانەوەیەت هیچ کۆنتترۆلێکی جۆری نییە کەسێکی تاجرە و کاسی بە خۆی ئەکڕۆی ئەفرۆشێتەوانێ ئەگە سۆندەکە خراپیش بە ناگەڕێتەوە بۆ ئێران لێرە ئەفرۆشێتەوە بە خراپی یعنی گرفتی زۆر لە ناو بیتەکانە لە ناو دوکاندارەکانە سۆندەی خراپ زۆر زۆرە هەمووشی زیاتر ئێرانیە سۆندەکان بۆ کوالیتی کۆنتترۆل نییە لە حدودەکان کەمە کوالیتیەکی بێ بەڵێ فەحسی ئەو سۆندەیە بکە ئەو جێڵە داخلی کوردستان بێت. دوای ئەکسۆدەرەکە ئەمە ئەکسۆدەرەکە کە کاری ئێو توانەوەیە تێکەڵکردن و توانەوەیەتی دوای ئەکسۆدەرەکە هێتە ناو حەوزی ڤاکیۆم ئەمە حەوزی ڤاکیۆم با بڵێن ئەو قەبارەی کە ئەمانەیە قاڵبەکە کیاسی خۆیمانەیەتێ بۆ نمونەمە 75 ملیمی لەسەرە کێتە دەرەوە بە 110 ملیمیەتە دەرەوە بەڵام قەبارەی خۆی ئەکا بە 75 ملیم لە دوای ڤاکیۆمەکە کاریە و با بڵێن هەڵاوسانێتی ئەچێتە حەوزی ساردکەرەوە. ئەمە پرێنتەکەیە دوای پرێنتەکە چێتە مەرحەلەی چەکمە مەبستم سەحبەکەیە ڕاکێشانەکەیەتی ئەمە ڕاکێشێت و لە دوای ئەم ڕاکێشانش با بڵێن لەفەکە کوێ کاتەوانێ و ئەخرێتە ئەو لە سەحاریە ئەمە 32 ملیمی لەسەرە ئەمەیان 25 ملیمی لەسەرە ئەوەی تریان 75 ملیمی لەسەرە ئەو تەڵەبێت کە خەڵک داوامان لێکەمە بە ژۆی تەڵەبیە بۆیان دروستەکەین لێرە ئەم دەستگایە خۆی ئیشی خۆی ئەکات ئۆتۆماتیکە ئێمە لە 6 مەتر دایانین خۆی لە 6 مەتر ئاوا بینی ئەیبڕێت کە ئیبرەت بۆری بە بۆریەتە پێشەوە دوای کە هاتە پێشەوە با بڵێن ئەمە سەحاریان 75 ملیمی لەسەرە 75 ملیم وەزنیان بەبێست با بڵێن سەری مڕەشە 3 کیلۆنی دەرەچێت 90 ملیمان هەیە 5 کیلۆ دەرەچێت 100 ملیمان هەیە 7 کیلۆ دەرەچێت ئەمانە مەبەستم چییە کە لە دوای کە لە سکەکەی خۆی دەرەچێت ئەو وەزنانە بەدەست خۆبانە با بڵێن بەو تەڵەبێت کە خەڵک داوامان لێکات لە دوای ئەم مەرحەلە ئەچێتە مەرحەلەی سەرلیان. ئێمە ئەم کارگەیە داوای مۆڵەتی بیری قوڵمان کرد کە پێویستمان پێیەتی موافقەتیان بۆ نەکردین ئەمە یەک دوو ئێمە کارەبای کارگەکان زۆر گرانە یعنی ئێران بۆچی ئەتوانێت سۆندەکەی بەرهەم بێنێت و بینێرە بە وڵاتی ئێمە یەکەم قانونێکی لە ئێرانە با بڵێن ئەو بەرهەمێکی ئیدا بە خەوان کارگەکان زۆر بەکەمتر ئەیاناتێت لە سعری بازار دوو کارەبای ئێران کە ئیدا بە کارگەکان لە سعری کارەبای ماڵان کەمترە بەڵام لە وڵاتی ئێمە بەعکسەوەیە زۆر لە ماڵان گرانترە من ناڵم باوکو ماڵانیش بێت بەڵام چۆنەڵی حسابیشی بۆ بکرێت کارگەکە کە چەند وحدەی کارەباقی لە سەرگران بێت و موادەکە بە گرانی بکرێت ئێکاتۆ سەرقاڵاتی خۆی
ئەگەر حکومە نەتوانێت یارمەتیشت بدات بەڵام حکومە توانێت ڕێگیری بکات خاست با بڵین ئێمە خەتی ڕیسایکلینمان هەیە ئێمە خۆمان ئەم نایلۆن و پیسی با بڵین هەموو کوردستان کە کۆ ئەکرێتەوە ئێمە لە تەواوی سلێمانی لە تەواوی با بڵین گەرمیان ئێمە لە پشدەر و لە هەولێر ئەم نایلۆنانەمان بووێت ڕۆژانە بۆمانێت ئێمە خەتی ڕیسایکلینمانێت کە کۆی ئەەکەینەوە ئەکەین بە دەنگۆڵی پلاستیکی دوای ئەکەین بۆ بۆدیە زراعیە کە زراعەت پێویستی پێێتی یعنی ئێمە ئیشەکە ئێمە زۆر دۆستیژینگەین زۆر دەستخۆشیشمان لێ کرێ بە حەقەت بەڵام دەستخۆشەکە بۆ ئێمە کافی نییە لەبەروی ئێمە ڕێگیرێک ناکرێت لە مەرزەکان بۆ ئێمە لەبەر حیمایی مەعمەلەکانی خۆمان بۆ حیمایی دەستەی لە بەغا دەستەیەکەیە لە بەغا ئەو دەستەیە ئیشیان چییە بۆ حیمایی کارگەکانی ناوخۆی خۆیان ئێمە ئەم بۆ دیەکە بنێرین بۆ بەغا ئەو دەستەیە گومرجیشی زۆر باشیەکە هەموو تەڵی $200 لە ئێمە وەرەگرێت بۆ دەستەی بۆ حیمای مەعمەلەکانی خۆیان بەڵام ئێمە لە مەرزەکان ئەم بەرنامەیەمان نییە بۆیە بەرهەمی ناوخۆی خۆمان زەعیفە.